ئەمە دیمەنی یاری کۆتایی تۆپی پێی هەڵبژاردەکانی گەرمیانە کە لەلایەن نژنەی تیپەملیەکانی کفریەوە کرایەوە بۆ هەڵبژاردەکانی تۆپی پێی سنووری قەزا و ناحیەکانی گەرمیان. هەردوو تیپی تۆپی پێی هەڵبژاردەی کەلار و هەڵبژاردەی تۆپی پێی خورمات و گەیشتنە یاری کۆتایی خولەکە کە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری هاندەران یاری کۆتایی ئەنجام درا. من وەکو سەرپەرشتیاری خولی هەڵبژاردەکانی سنووری گەرمیان لەلایەن ژنەی تیپەملیەکانەوە ڕاستپێران بۆ مەرکە ئەم خولە بۆ هەڵبژاردەکانی سنووری گەرمیان بۆ 6 هەڵبژاردە 4 قەزا و 2 ناحیە ئەنجام درا لە شاری کفری کە بۆ یەکەم جارە خولی هەڵبژاردەکان لە سنووری گەرمیان لە ژنەی تیپەملیەکان سەرپەرشتیەکە هەتا بڵێ خولێکی زۆر بەبێ کەم و کوڕی بەبێ گرفت بەبێ کێشە کۆتایی هاتووە ئەلحەمدولیلا ئەمڕۆ هەردوو هەڵبژاردەی دووز و هەڵبژاردەی کەلار گەشتنەتە یاری کۆتایی. ئێمە وەکو لیژنەی تیپەملیەکانی کفری هەڵسایان بۆکردنەوەی ئەم خولە تاکو ئیسام خولە لە شاری کفریانە کریاتەوە بۆ هەڵبژاردان. ئێمە وەکو کۆتا چالاکی خولەکەمان حەزمان کرد خزمەتی وەرزشوانانی شارەکەمان و دەوروبەری شارەکەمان بکەین بە تایبەتی خەڵکی گەرمیان. سپاس بەخوا ئیمڕۆ یاری کۆتایی و یاریەکەش بە شێوەیەکی جوان دەچێتە سەر و هیچ ئیشکالێکمان نیە. لێرەشەوە جێ خۆیەتی سپاس و پێزانین ئەو خەڵکە دڵسۆزان بکەین کە یارمەتیمانیاندا و قایمقامی شار وەکو بەڕێز مامەسا هیوا لاوان و مامەسا حەیدەر ئەو بێڕێزانەی تر کاک عەبدولوهاب ئەوانەی کە هاوکاریمانیان کردە زۆر سپاسیانەکەین. ئەم خولە لەلایەن لیژنەی تیپەملیەکانی کفری بە هاوکاری بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیان و قایمقامێتی کفری یاریەکانی ئەنجام درا و هەڵبژاردەکانی کفری و کەلار و خانەقین و دووس خورمات و باوەنور ناحیەی ڕزگاری بەشداریان کردبوو. تیمی کەناڵی گەلی کوردستان وەک تاکە کەناڵی ڕاگەیاندن خەڵاتێکی تایبەتی لە یاری کۆتاییدا پێبەخشرا. تیپی هەڵبژاردەی کەلار توانی لە یاری کۆتاییدا سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی دووس خورمات و تۆمار بکات و نازناوی خولەکە بەدەست بهێنێت. ئەم خولە لە ئاستی دۆستانە دەربچێت بچێتە ئاستێکی فەرمی و ساڵانە یەک دوو جارێک ئەم خولانە بکرێتەوە بە تایبەتی ئەم هەڵبژاردنانە کە لەم خولە بەشدارە بن زەخیرەیەکی باشە بۆ یانەکانی سنوورەکە. ئێمە ئەزانین یانەکان پێویستیان بە یاریزانی زۆر باشەیە. زۆر سپاس بڵێ من وەکو تاکە ئافرەتێک خۆشحاڵم لە هەموو یاریەکانە بەشداری کردووە بۆیە من ئێرە داواکەم ئافرەتانی گەشت بێنە ڕیزی ئێمەوە با من هەر تاقانەی ناو یاریگاکان نەبم بڵێ من ئومێد دەکەم ببێ بە کەرنەڤاڵە ئێستاکە یاریگاکان وای لێ هاتووە کە دێتە ناو یاریگاکان هەستێکی کەت ئەبێ و هەستەکە ئیتر هەموو شتەکان بیرەچێتەوە. خولی تۆپی پێی هەڵبژاردەکانی تۆپی پێی گەرمیان هەنگاوێکی دروست و گونجاوە بۆ بەرزکردنەوەی ئاستی یاری تۆپی پێ و هەروەها سوودوەرگرتنی یانەکان لەم جۆرە خولانە. بۆیە لایەنە پەیوەندیدارە وەرزشیەکان خوازیارن کەوا لیژنەی ئۆڵمپی کوردستان هەنگاوی لەم جۆرە بنات و هاوکاری وەرزشکاران بکات بۆ خزمەتکردنی یاری تۆپی پێ و وەرزشکاران بەگشتی. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.